و ئەبدەیتەکە نو یا لەستێکە پەبچی لە تۆرنجباکیدا هاتیە بەڵافکردن vê ئەبدەیتە نودا کۆتایبەتە ڤێرژنا موبایلên پەبچی چەند گوهارتنên نو هاتنە بەردەستکردن بە هەبوونا مودەکە نو بناوێ وۆر مود و چەند چەک و جەبلخانەی نو هاتنە بەردەستکردن لە راپۆرێکەدا مێزانیارین پێشتر ناس بکەن. Player Unknown Battlegroundی مۆبایل ئەبدێتێکی نوێی بۆ بەردەستخرا سیستەمێکی پاداشکردن چەندین بەرجی نوێی دەمانچەکان سکوبی نوێ و لە هەمووی گرنگتر مۆدێکی نوێیە بە ناوی War Mode لە دوایەوەی مانجی ڕابردوو کامێرەی کەسی یەکەم بۆ یاریەکە زیاد کرا لە PC مۆدی War ئاشکرا کرا تاوەکو ئێستا بۆ Xbox One بەردەست نەخراوە بەڵام لە ڕێگەی ئەبدێتێکەوە بۆ PUBG مۆبایل بەردەستخرا دەچیتە نێو مۆدی یاریەکان دەیکەیتە ئارکێد لەوێ نووسراوە War Mode ئەم مۆدە چییە؟ War Mode 50 یاریزانە دەبنە 25 بە 25 لە دژی یەکتر دەجەنگن گرنگ نییە چەند جار دەمریت هەر دێیتەوە نێو یاریەکە کاتێک دوژمنەکەت دەکوژی سێ خاڵ وەردەگری گەر هاوڕێکانت ڕیڤایڤ بکەیتەوەتە لە مردن ڕزگاریان بکەیت ئەوە خاڵی وەردەگری گەر دوژمنێکت داون بوو لە ئەرز کەوت بێ لە ناوی ببەی خاڵێک وەردەگری هەر تیمێک بگاتە 100 خاڵ براوە یاریەکەیە ئەم مۆدە دیمەنی سیر و ئاکشنی خۆش بۆ یاریکرد دروست دەکات تاوەکو ئێستا هەوادارێکی زۆری هەیە گەر یاریزانێکی چاک بی کەمترین جار دەمری زۆرترین خاڵ بۆ تیمەکەت کۆ دەکەیتەوە ئێستا ئەم مۆدە لە ڕێگەی ئەبدەیتەوە بەردەستە و دەتوانن تاقیب بکەنەوە لەم ئەبدەیتە نوێیە سیستەمێکی کڵان ئاشکراکرا گەیمەران دەتوانن بستنە نێو گروپێکی کڵان یانیش کڵانێک دروست بکەن ڕۆژانە چاڵنجی نوێ بەردەست دەبێ و دەتوانن ئەنجامی هەمدەن پەبجیش پاداشتت دەکات بە جلوبەرگ و خاڵ و پێداویستی چەندین بەرجی نوێ بۆ دەمانچە و چەکەکان بەردەستخراوە سکوپێکی X6 هاتووە سنایپەرێکی نوێ بە ناوی SLR سنایپەر ڕایفڵ بەردەستە و ئۆتۆمبیل و ئارمەر یا دوژەگولێ ڕەنگی جیاوازش بەردەست خراوە یاری PUBG ئێستا لە iOS و Android و Xbox One و PC بەردەستە